دکتۆر محەممەد عەبدوڵڵا ئەبوبەکر پسپۆڕی ئێسک و شکان دکتۆرانە نەشتەرگەری ئێسک و شکان و بڕبڕەی پشت نەشتەرگەری ئێسک و شکان نازووری ئەژنۆ و چاندنی بەستەری ئەژنۆ ACL گۆڕینی جومگەی حەوز و ئەژنۆ چارەسەری دەرچوونی جومگەی منداڵان و شێوانی زگماچی نەشتەرگەری چارەسەری پێکانی وەرزشی بە بەکارهێنانی دەرزی PRP پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکان لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات و هەولێری فێرکاری ئەندامی کۆمەڵەی ئێسک و شکان لە کوردستان